تذهب ما وقومي كل زمان نعشق داري توب الزمان ئەم سرودە لەلایەن دڵداری شاعیر و مسراوە دڵداری شاعریش خەرجی کۆیەیە أصلاً كل دوا أصلاً كل دوا كل دوا والله ئامادەمە ڕوحی خۆم جانی خۆم ببەخشم لە پێناو ئاڵای کورد و کوردستان لە پێناو کوردایەتی وڵای ئامادەم هەموو شتێک لە پێناو ببەخشم بە تایبەت خوێن. ئەمڕۆ دامەزراوی ویم بە سەرپەرشتی قایمقامەتی کۆیە هەستا بە ڕێخستنی مەراسیمی ڕۆژی ئاڵای کوردستان یاخود ڕۆژی ئاڵای کوردان لە شاری کۆیە یاخود بڵین لە قەڵای قشڵا کە هاوکاتە لەگەڵ حەڤەی دوانزەی ڕێکەوتێکە حکوومەتی هەرێم بڕیاریەوە هەموو ساڵێک لەو کاتەیە ئەو یادە بکرێتەوە. چالاکیەکانی ئەمڕۆتان چی؟ بۆ ئەمڕۆ چالاشەکان چەند شتێک بوو بۆ نمونە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بوو لە کاتی خۆیان هەروەها بەشداریکردنی تیبی مۆسیقای باوەجی کۆیە بە ئامادەبوونی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا ناسر ڕەزازی کە هەمومان نەزانی هونەرمەندێکی نیشتیمان بەروەر و نەتەوەیە بۆیە ئەو یەکێ بوو لەوانەی کە چەندین سرودی نیشتیمانی لەگەڵ تیبی مۆسیقای باوەجی پێشکەش بە ئامادەبوان کرد. ئەو کچە کوردانە زانایە وەرە 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 زاوزانێ دێڵ بۆوی بێقارارە وەرە یار وەرە یار زاوزانێ ڕۆژی ڕۆژی ئاڵا ڕۆژی شوناسی کوردە ڕۆژێکی مێژوویە دەتوانین بڵێنکەوە لە پێناو ئەو ئاڵایە چەندین شەهیدمان هەبوویە و پێویستە هەموو ساڵێک یادی ئەم ڕۆژە بکرێ. گەنجی ئامادەی چی بەخشی لە پێنا ئەوەی ئاڵاکەت بەرز بێ و شەکاوە؟ وڵە ئامادەمە ڕوحی خۆم جانی خۆم ببەخشم لە پێناو ئاڵای کورد و کوردستان لە پێناو کوردایەتی. باشە ئەم چالاکی ئەم ڕۆی ویمت پێچۆنە؟ وڵات ساڵێکێکی زۆر جوان و ڕێکوپێکە خۆزگە بتوانانی با لە دەرێ ئەو بەزەمای هەموو ئەو کۆنسرتەی کە دانرایە بکرێتن بەڵام بەهۆی نارەباری کەش و هەواوە نەکرا هاتین ئەم جێگە وە گەنجێک شانازی بە ئاڵای خۆمەوەکەم و پیرۆزبای لە تەواوی کوردستانەکەم ئێوە شانازی بە ئاڵاکەتەواکەی بێگومان ئامادەی چی بەخشی لە پێناو شەکانەوە و بەرزی ئاڵاکەتە؟ وڵای ئامادەم هەموو شتێک لە پێناو بەخشم بە تایبەت خوێن.